بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسخواستی ڕۆماندا باز لە کاریگەری میدیا دەکەین لەسەر ژیانی تاک لە هەرێمی کوردستان. پێم خۆشە لە هەر پێشەکی پەرتووکی دانراوی میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست بخوێنمەوە بۆتان کە دەڵێت لەم سەردەمەدا ئابووری هێز مێدیا سێجەم سەرن ئەم جیهانەیان کۆنتڕۆل کردووە. ئەم چەکانە بوونەتەوە نهێنی هەژمون و زاڵبوون و باڵادەستی هەندێک وڵات بەسەر هەندێکی دیکەدا و هەندێک گەل بەسەر هەندێکی دیکەدا. دیارە مێدیاش بە یەکێک لە کاریگەرترین ئەو چەکانە ژمار دەکرێت و داینەمە و جوڵێنەری بیر و باوەڕ و ئایدیا و بینینە جیاوازەکانی مرۆڤە بۆ ژیان و کۆمەڵگە و گردون و کاریگەری گەورە لەسەر ڕەفتار و بڕیار و هەنگاوەکانمان دروست دەکات. هەر ئەوی شەڕەنگە لە توانایدا بێ ڕەشمان لێ بکاتە سپی و سپی بکاتە ڕەش و هەندێک جاریش خۆڵەمێشی. گوتاری مێدیایی نێودەوڵەتی بە سەرجەم ناوەڕۆک و فۆرمەکانیەوە بایەخێکی بەرچاوی لای بڕیار بەدەستەکان هەیە و وشە وێنە جوڵە ڕای گشتی دروست دەکەن و فاکتەری سەرەکی جوڵاندنی نەتەوە و گەلانی جیهانە. کەواتە جێی خۆیەتی لە نهێنیان پێکاتە مێدیایە جیهانیە و ئاسەوارەکانی بکۆڵینەوە و کنەی ئامرازە شاراوەکانی بکەین و بە دوای سیاسەتەکان و ئاسەوارە جۆراوە جۆرەکانی لەسەر تاک و کۆمەڵگە و دەوڵەت بگەڕین. ئەم چەند پەیڤە دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواستە لە پێشەکی کتێبی هەژمۆنی مێدیا لە سای جیهانگەراییدا نووسیوێتی و پێکەوە باز لە کاریگەری میدیا دەکەین لەسەر تاک. دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. لە پێشەکەدا جەناب دەفەرمووی هەر مێدیای ڕەنگە لە توانایدا بێ ڕەشمان لێ بکاتە سپی و سپی بکاتە ڕەش و هەندێک جاریش خۆڵەمێشی. مەبەستت لەمە چی؟ ئایا مێدیا ئەم توانای کاریگەری بەسەر ئێمە و بەسەر کۆمەڵگەکانەوە ئەتوانێت هەیبێ؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. لە ڕاستیە ینی میدیا بابەتێکی زۆر سەرسەرکراوە و مۆزوعێکە کە پەیوەستی بە ژیانی ڕۆژانەی ئێمەوە هەیە و هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە مرۆڤ بە شێوازێک لە شێوازەکان هەوڵیاوە کە ئامرازەکانی میدیا ئەگەر بە شێوەیەکی سەرەتاییش بێ بەکار بهێنێ. ئیشی میدیا داڕادێکی زۆر ئامانجەکە لی ئەوەیە کە خود تعبیر لە خۆی بکە و کاریگەری لەسەر بەرامبەرەکانی دروست بکە و جۆرێک لە پەیوەندی و تەواصل دروست بێ. ینی ئەگەر ئەو سێ دەستەواژەیە ڕاست بن کە تەواصلە و تعبیرە و تەئثیرە، ینی پێکگەیشتن و کاریگەری دروستکردن و تعبیر لە خودکردن تا ڕادێکی زۆر ئەمە وەزیفەی میدیایە. دیارە ئەم کاریگەریە لە هەڵکشانێکی بەردەوامە بۆ ئەگەر باسی سەرەتای مرۆڤایەتی بکەین دیارە بە ئامڕازی زۆر سەرەتایی پەیوەندیان بە یەکتری کردەوە و ویستویانە تعبیر لە ناخ و لە خودی خۆیان بکەن و پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بکەنەوە کاریگەری لەسەر بەرامبەرەکانیان دروست بکەن. بەڵام بە گەشەکردنی تەکنۆلۆژیا و بە گەشەکردنی ئامڕازەکانی ڕاگەیاندن ئەم کاریگەریە لە هەڵکشانێکی بەردەوامایە تا ئەگەینەم سەردەمەی ئێستامان کە هەمومان هەست بەواکەین کە میدیا چ کاریگەریەکی هەیە و چۆن میدیا تێکەڵ بۆ بە پرۆپاگەندا، تێکەڵ بۆ بەکایی سیاسی، تێکەڵ بۆ بەکایی ئابووری، بەکایی کۆمەڵایەتی، یعنی بەشێک لە ژیانی مرۆڤایەتی نەماوە میدیا خۆی تێن ئاخزان بێ و کاریگەری دروست نەکرد بێ. وای لێ هاتووە کە مرۆڤ نەتوانێت ڕیکلام بۆ کاڵایەکی بکە بەبێ میدیا، نەتوانێت ڕەواج بە حیزبەکەی بەبێ میدیا، نەتوانێت تعبیر لە ناخی خۆی بکە بەبێ میدیا، نەتوانێت تەواصل لەگەڵ دەوروبەری بکە بەبێ میدیا. و ئەمە یعنی هەمووشی تعبیرە لەو شێوازەی کە مرۆڤ ئەوێ تعبیر لە خۆی بکە لە ڕێگەی کەناڵەکانی میدیا و کاریگەریەکەی لە سەردەمی جیهانگەراییە، لە سەردەمی ماڵتی میدیا، لە سەردەمی نیو میدیا ئامڕازە نیوەکان کاریگەریەکە کە ڕۆژ بە ڕۆژ هەڵکشانەوە لە زیاد بوونایە. زۆر باشە. لە لاپەڕە هەفتەی پەرتووکەکەت داماژە بۆ دەکەی لێرەوە بۆمان دەردەکەوێت کە کۆمینیکیشن هەمیشە و بەردەوام پێداویستێکی غەریزی مرۆڤ بووە و هەرگیز لێ گیانە بۆتەوە، بەڵکو هەندێک پێیان وایە ئەم پێداویستە قوڵترە لە پێداویستە سروشتیەکانی وەک خۆراک و نیشتەجێبوون کە ئاتاجێتی بە پەیوەندیکردن بە هاوشێوەکانیەوە لە مرۆڤەکان. کەواتە ئەم هەموو ئالوودەبوونەوەی وەرگر و بینەر بە مێدیاوە شتێکی سروشتی و ئاساییە کە لە حەب و دەرمانەکانی زیاتر پابەندی کات و ساتی دراما و پێدراوەکانی مێدیایە. خۆی ینی کلمەی ئاڵوودەبوون کلمەیەکی بێزراوە طبعاً کە تۆ بیل لە ئاڵوودەبوونەکەیتەوە واتە ئاڵوودەبوون تەخدیر بە تلیاک و بە مادە بێهۆشکەرەکان.
بەڵام ئەم ئاڵوودەبوونە هۆگربوونە ینی کلمە هۆگربوون ڕەنگە ڕاستتر بێ بەڵام دیارە ئەویش تاگەر زیاد لە حد لە سنووری خۆی زیاد لە حد بەکاربێنە ئەچێتە مەرحەلەی ئاڵوودەبوون بە تایبەتی لە سەردەمی ئایپاد و مۆبایل و ئامڕۆزە میدیای نوێیەکان جۆرێک لە ئاڵوودەبوون بۆ مرۆڤ دروست بووە بەڵام ئەمە وەکو پسپۆڕانی بواری میدیا هەمیشە پێمان وایە کە ئەم هۆگریەی مرۆڤ بە ئامڕازە میدیایەکانە هۆگرێکی سروشتیە چونکە تۆ ئەم هۆگرێ وات لێکە باشتر تعبیر لە خۆت بکەی ئەو وڵاتانەی یاخود ئەو هێزە سیاسیانە یاخود ئەو تاکانی باشتر ئەتوانن ئامڕازە میدیایەکان بەکاربێن باشتر ئەتوانن تعبیر لە خۆیان بکەن باشتر ئەتوانن کاریگەری لەسەر بەرامبەرەکان دروست بکەن خۆی ئیشی میدیا تا ڕادەیەکی زۆر و ئامڕازەکانی کۆمونیکیشن وەکو بەڕێزت ئیشارەتە پێکرد تا ڕادەیەکی زۆر بریتە لە تەواصل و بریتە لەوەی کە تۆ ڕفتاری بەرامبەرت بگۆڕی ینی مرۆڤ عادەتەن سروشتی وایە حەزەکە ئەو شتەی خۆی قەناعەتی پێیەتی و ئەو شتەی ئەو جلەی ئەو لەبەریەکە ئەو خۆراکەی ئەوەی خوا ئەو ئەفکاری ئەو قەناعەتی پێیەتی ئەو مجتەمای ئەو تایە ئەژی حەسەکە بەرامبەرەکانیش وەکو ئەو بیر بکەنەوە وەکو ئەو پۆشاک بپۆشن وەکو ئەو خواردنەکان خۆن وەکو ئەو تعبیر لە خۆیان بکەن وەکو ئەوان ڕێبازێکی سیاسی یاخود ئایدۆلۆژی یاخود ئاینی هەڵبژێرن بۆ ئەوی ئەمە ئەنجامێ پێویست بە چییە؟ پێویست بە کۆمونیکیشن و تەواصل هەیە کۆمونیکیشن و تەواصل یەکێک لە ئامڕازە هەرە مهمەکانی بریتە لە ئامڕازەکانی میدیا و ئامڕازەکانی ڕاگەیاندن کە تاک بەکارهێنێ خێزان بەکارهێنێ کۆمەڵگە بەکارهێنێ دەوڵەتیش بە شێوازێکی کاریگەرتر سوود لە ئامڕازەکانی میدیا وەرەگرێەوە کاریگەری لەسەر بەرامبەرەکانی دروستەکە. بەڵێ جەناب بدەر لە کۆتایی کتێبەکەدا ئاماژە بە وڵاتانە دەکەی کە زۆربەی وڵاتانی ئەوروپی و تا ڕادەیە گەندێنای وڵاتیش دێنی کە دەرگا بە ڕووی کەناڵە بیانیەکانە تا ڕادەیە داخراوەواتە ئەوەندەی کە هەوڵ دەدا کەلتوری خۆی کەناڵی خۆی زمانی خۆی بە بینەر و وەرگری بدا ئەوەندە نایڵێ کە ئەم هەموو دەرگا مەفتوحە بە ڕووی کەناڵەکانی تردا بکاتەوە مەبەستمەوەیە ئەم هۆگریەی تاکی ئێمە لە کۆمەڵگەدا بە میدیاوە لە چێوە سەرچاوی گرتووە هۆکاری ئەمە چییە کە ئایا ئەمە ناوەڕۆک گرنگی میدیای ئێمەیە کە خەڵک ئەم هەموو باوەشی بۆ کردوتۆ یان هۆکاری تری چییە؟ بە مۆزوعی هەژمونە هەژمونی میدیایی وڵاتان هەرکو لە نانیشانی کتێبەکەشە کە باز لە هەژمونی میدیاییە يعني وڵاتانی زلهێز جەمسەری قووەیان هەیە ینی جەمسەری هێزیان بریتە لە ئابووری بریتە لە هێزی سەربازی بریتە لە سیاسەتەکانیان و بریتە لە میدیا و ئامڕازەکانی میدیاش کە لە بەردەستیان هەیە یعنی هەر لە دروستبوونی ئاژانسەکانی دەنگ و باسەوە هەر لە مانگە دەستکردەکانەوە هەر لە تۆڕی جیهانی ئینتەرنێتەوە ڕۆژنامەکان کەناڵە ئاسمانەکان تا ڕادەیەکی زۆر ئەیانەوێت سیاساتی خۆیان جێبەجێ بکەن و پراکتیزێکن لەسەر وڵاتانی دواکەوتو ئەو وڵاتانی کە ڕەنگە ئەبسەد مەقەوماتی حیات یاخود ژیانیان لەبەردەستانە بێ و ئامڕازەکانی میدیا ناتوان بە شێوەیەکی ئەکتیڤ بەکاربهێنن ئەم هەژمونە لە ڕێگەی میدیاوە دروستە بێ یعنی ئێمە کاتێک کە متەئەسیرە بین بە زنجیرە تەمسیلەیەکی تورکی یاخود متەئەسیرە بین بە ئەو فلیمانێک کە لە هۆڵیۆدەوە پەخش بۆ ئێمە کرێ مناڵەکانمان خێزانەکانمان کاریگەری تەمسیلی کۆریان لەسەر دروستە بێ ئەمە چی ئەمە هەژمونی میدیاییە هەژمونی میدیای والێ ئەکات کە تۆ ئەو بەرهەمە میدیایی خۆت هەیە متابعی نەکەی و کاریگەری لەسەر دروست نەکا لەپاڵ ئەوە شاتەمان دیارە بەرهەمی خۆماڵی خۆمان ئەو کاریگەری نییە کە بتوانێت منافەسەی ئەو بازاڕە زۆر بەهێزە بکات کە وڵاتانی زلهێز بودجەیەکی زەبەلاح حیان بۆ تەرخان کردووە و لە کۆی مستەلاحی جیهانگرایی خۆی بینێتەوە لە جیهانگرایی لە ڕێگەی چیەوە کرێت لە ڕێگەی ئەو لە بیدایەتی پێشەکی کتێبەکە ئاماژەمان پێ کردووە ڕێگەی هێزە کە قووەی سەربازیە و لە ڕێگەی ئابووریە کە ئەو کۆمپانیا زەبەلاحەکان و کۆمپانیا فرەڕێگەزەکانە و لە ڕێگەی ئامڕازەکانی میدیاشە کە من پێم وایە ئەو دوانەی کەش دوو مەجالەکەش کە مەجای ئابووری ئەگەر میدیایەکی بەهێزت دەبێ ناتوانێت ئەو دوو مەجال یعنی بێنە بەرچاوی خۆ ئێستا بۆ هەمومان یعنی معجبین بە بیپسی کۆلا و بە هەمبەرگر و بە تکنتاکی و بەچۆن ئەوە ڕکلامە و ڕاگەیاندنەوە دەستگاکانی ڕاگەیاندنە ئەو مەجالە بۆ تۆ ئەڕازێنەوە کەمەندکێشی ئەەکەن وای لێ ئەەکەن کە مناڵەکەی من و تۆ خێزانەکانمان هۆگری ئەو مەجالە ببن و نەتوانن لی دەستبەردار ببن ئەمە میدیای ئەو کارەکە جگە لەوەش یعنی مەجالە پرۆپاگەندە و مەجالە سیاسیەکەش کە چاگەزانین کە وڵاتان کاتێک وڵاتێکی کەدا یەکەن پێشەوەی بەهێزی سەربازی داگیریکەن بە حربی نەفسی بە پرۆپاگەندە هەر لە جەنگی جیهانی یەکەم و دووهەمە ئەم حاڵەتە بەردەوام هەبووە تا ئەم سەردەمی کە بە سەردەمی جیهانگەرایی ناوزە دەکرێەوە تا ڕادێکی زۆر میدیاش فاکتەرێکی بەهێزی ئەم جیهانگەراییە بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر عەقڵ و هەست و سۆز و ڕەفتار و جلوبەرگ و شێوازی ژیانی وڵاتانی دواکەوتوو بکەن. زۆر باشە دکتۆریان جەنابەت باز لە 5 ڕەگەزە پێگەنەرەکەی میدیاکەی کە نێرەر و ئامڕاز و پەیام و وەرگر و کاریگەریە میدیا ئێمە تا چەند هەڵگری ئەم خەسڵەت و تایبەتمەندی و ڕەگەزانەی بە تایبەتتر پەیام لەگەڵ کاریگەریەکی ئیجابیانە
خۆی پسپۆرانی بواری میدیا تەصنیفاتی جۆرا و جۆران نەپۆڵین جۆرا و جۆریان هەیە بۆ تەصنیفکردن و پاڵێنکردنی ڕەگەزەکانی کۆمیونیکیشن لە یاخود ڕەگەزەکانی کاری میدیایی هەن بە سێ ڕەگەز هەیە بە 4 هەیە بە 5 هەیە بە 6 هەیە بە 7 هەیە بە زیاتر پاڵێنی کرد بەڵام ئەوەی کە جێگیرە و سابت ئەوەیە کە ئێمە نێرەرێکمان هەیە و پەیامێکمان هەیە و وەرگێکیشمانەیە کە ئەم پەیامە وەرەگرێ لەو نێوەندەدا دیارە ئێمە ئامڕازی پەیوەندیەکەمانەوە و ناوەڕۆکە میدیایەکەشمانەیە کە ئاراستەکرێ و ئەو کاریگەریش کە دروستیەکە ئەو پرسیاری کە ینی بەڕێزت ماژەت پێک پرسیارێکی دقیقە ئایا چەندێک ئێمە پەیامە میدیایەکانمان کاریگەری لەسەر بەرامبەرەکانمان دروستکەوت تا بەرەمە شتێکی ڕێژەیی و نیسبیە و ڕەنگە من نەتوانم لێرە وەڵامێکی زانستیت بەمەوە کە ئایا ئەوە پێویستی بە ئیحسایات هەیە پێویستی بە لێکۆڵینەوەی زانستی هەیە کە ڕێژەی ئایا کاریگەری میدیای ئێمە چەندێکە لەسەر تاک و لەسەر کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی کە من وەکو ڕێی شخصی خۆم ئەتوانم بیڵم ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە کاریگەری میدیا لە هەڵکشانایە بێنە بەرچاوی خۆ 20 ساڵ لەمەوە پێش بینەری کەناڵە ئاسمانەکان متابعی دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە بەم شێوازە ئێستا نەبوو هەو ڕیزبەندی کەناڵە ئاسمانەکان لە هەج ماڵەکە بڕۆشتی تایە یا جەزیرە بوو یا کەناڵە عەرەبیەکان بوو بەڵام ئێستا بڕۆ لە هەموو ماڵەکە ڕیزبەندی کەناڵەکان گۆڕاوە بە کەناڵە ئاسمانی مەحەلەکانی خۆمان و لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە لە کاتی ململانی سەراع سیاسیەکانە خەڵکی ئێمە هاوڵاتیانی ئێمە متابعی کەناڵە ئاسمانەکانەکەن بەدەر لە ناوەڕۆکەی ئایا بەدڵمانە بەدڵمانە بەدەر لەوەی کە شێوازی مامەڵەکردنی بەڵام هەمووان ئحساس بەوەکەن کە وا ژمارەی زۆربوونی میدیاکاران زۆربوونی کەناڵە محەللیەکانمان هەمووی ئاماژەیە بە هەڵکشانی ژمارەی کەناڵە ئاسمانەکان و هەڵکشانی کاریگەریەکەشی ڕەنگە هەندێک پێیان وابێ کە ئەمە کاریگەری دروست ناکە من بەدڵنیایە وەڵام کاریگەری دروستەکە ڕەنگە کاریگەریەکی و کاریگەری کەناڵێکی ئاسمانی بەناوبانگ نەبێ یاخود ئاژانسێکی جیهانی نەبێ بەڵام لە محیط و لە چوارچەوەی جوگرافی خۆمانە بەدڵنیاییەوە ئەو پەیامانەی کە دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە دروستیەکەن کاریگەری دروستەکەن اینجا دێتە سەر مۆزوعی ئەم کاریگەری نێگەتیفە یاخود پۆزیتیفە باشە یا خراپ ئەوە بابەتێکی هەیە بەڵام کە دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە ئەمڕۆ کاریگەریان دروست کردووە هەر بەوەی کە ئەگەر ینی ماوەیەک ئەو خەڵکە دابڕە لە دەستگا ڕاگەیاندنەکانی خۆمان ڕەنگە فراغێکەوە بۆ شایەک دروست بێەوە زانیاری و معلومات لە ڕێگەی دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمەوەگا بە هەوڵ ئەوە خودی پەیامە وەکو یەکێک لە ڕەگەزە پێگەنەرەکانی مێدیا کە کاریگەری ئیجابی و سلبیمان بۆ دروستەکە یان چ شتێکە کە کاریگەریەکی سلبی یان ئیجابیمان بۆ دروستەکە خۆی دەستگا ڕاگەیاندنەکە خۆی سەبەبە جاری وایە کاریگەریە کە دروستەکانی ئەو نێرەری دەستگا ڕاگەیاندنەکە ناوەڕۆکەکە دیسان تەسیر و کاریگەری هەیە ژینگەکە چەندێک ژینکەیەکی مساعدە بۆ دەستگا ڕاگەیاندنە بتوانێت تەسیر و کاریگەری دروستکە بارودۆخی سیاسی دیسان هەر فاکتەرێکی مهمە و متەلەقیش وەرگری پەیامە میدیایەکەش دیسان هەر تەسیر و کاریگەری هەیە بە معنا چەندێک ئاستی هۆشیاری متەلەقی و وەرگری پەیامە میدیایەکە بەرز بێتەوە ئەوەندە ئەو دەستگا ڕاگەیاندنە یاخود ئەو پەیامە میدیای باشتر پێئەگا دیارە لە مجتەمەعێکە لە کۆمەڵگەیەکە کە ئاستی خوێنەوەری تیان نزم بێ پەیامی میدیایی درەنگتر ئەگا و مجتەمەعێک و کۆمەڵگەیەکە ئاستی خوێنەوەری تیا بەرز بێ پەیامی میدیایەکە باشتر ئەگا لێرە بابەتێکەیە کە بابەتێکی قسە لەسەرکراوە ئەوش مۆزوعی فیدباکە یعنی فیدباکی خەڵک یاخود کاردانەوەی خەڵک کە دوای کاریگەری دروستە بێ بەرامبەر بە پەیامە میدیایەکان دیارە لە هەرێمی کوردستان ئەگەر بابەتەکە بینە ناو هەرێمی کوردستان ئاگەر بە عام لە خەڵک بپرسی فیدباکیان ڕەنگە ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە بکەین باش نییە بەرامبەر بە دەستگا ڕاگەیاندنەکانی خۆمان بە حکمی تێکەڵبوونی دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە بە ململانێ و سراعەکان بە حکمی تێکەڵبوونی دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە بە کایی سیاسی و بە حکمی خراپ مامەڵەکردنی هەندێک لە دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە لەگەڵ بابەتە جۆرا و جۆرەکانە بە معنا هەندێک دەستگا ڕاگەیاندنمان هەن کە بەڕاستی هەر لە سەرەتای دروستبوونیانەوە تا ئێستا یعنی مامەڵەیەکی حیزبیانەی تۆخ ئەکەن لەگەڵ بابەتە جۆرا و جۆرەکانە و جۆرێک تەشهیر و ناوزڕاندن ڕەنگە لە دەستگا ڕاگەیاندنەکان هەبێ ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ شەڕی ناوخوا کە دەستگا میدیای حیزبەکان هەردوو حیزبی دەسەڵات زۆر خراپ مامەڵەیان کرد لەگەڵ میدیا و لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکان بوونە بۆقێک بۆ ڕەواژدان بە شەڕی ناوخۆ ئێستش یعنی ئەو دەستگا ڕاگەیاندنانەی هەرێمی کوردستان هەر دەقەیەک ئەتوانن خواانەکردە شەڕێکی ناوخۆ هەڵگیرسێن چونکە یعنی پەیامی میدیایی کەرەی لەسەر خەڵک دروستەکە یعنی ئەگەر کۆنتترۆل نەکرێن ئەگەر ئیتیک و ئەخلاقیاتی کاری میدیایی ڕەچاو نەکرێت لە مامەڵەکردن لەگەڵ پەیامی میدیایی زۆر مەترسیدارە زۆر خەتەرە بۆ تاک بۆ دەوروبەرمان و لە پاڵ ئەم بابەتە دیارە ئەو فەزایش کە دروست بۆ کە بریتێ لە فەزای سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەویش بۆ خۆی ئەمڕۆ کاریگەریەک داڕادێکی زۆر هەندێک جار کاریگەری سلبی دروستەکە لەسەر تاک لەسەر کۆمەڵگە لەسەر خێزان بە شێوەیەکی گشتی زۆرێک لە دابڕانی ڕەنگە دروست کرد بێ و ئەوەی کە ئامانجە لە دەستگای میدیایی لە کەناڵی ئاسمانی لە دەستگا ڕاگەیاندنەکان بە شێوەیەکی گشتی کە وەزائیفی دەستگای ڕاگەیاندن جۆرا و جۆرن یعنی ئێمە لە کتێبەکانی ڕاگەیاندنە کە وەزیفەی میدیایی ئەخوێنێتەوە ئەرکی دەستگای میدیایەکان ئەخوێنیتەوە
کە بەراورد دەکەی بە واقعی میدیای زۆر دوورن لە یەکەوە چونکە میدیا ئەبێ ئەرکی زۆر گەورەی لەسەر شانە دەبێت لە توندوتۆڵکردنی کۆمەڵایەتی بریتێ لە پێدانی زانیاری بریتێ لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا نێڵی خێزان شیرازەی تێک بچێ ینی هەموو ئەمانە ئەرکی میدیا میزداقێتی هەبێ ورد بێ لە ئەو پەیامانەی کە نەقڵی ئەکا ئەمە طبعا شتێکی میسالی و نمونەیش داوا ناکرێت چکە هەندێک جار ڕەنگە ئەوەی کە لە دووتوێ کتێبەکانەوە لەوەی نەزەریات و تیۆرەکانە لەگەڵ واقعات تۆزێ ئەستەم بێ بێکەوە بیبەسی بەڵام بە شێوەیەکی گشتێ بێ میدیا ڕەچاوی ئەو ئەرک وەزائیفانە بکە کە لە ئەستۆیەتی بۆ هوشیارکردنەوە بۆ پێگەیاندنی کۆمەڵگە بە شێوەیەکی گشت. زۆر باشە جەنابەت دەنووسی جیاوازی نێوان وڵاتان لە تێڕوانین و فەلسەفەیان بۆ پرۆسەی کۆمونیکیشن و مافی مێدیا و ئازادی ڕادەربڕین لە سەراستی نێودەوڵەتی کێشە دروست دەکات و کاریگەری لەسەر پرۆسەی کۆمونیکیشنە بە شێوەیەکی ڕاستەخۆ منیش دەپرسم کەوایە ئازادی میدیایی چیە و میدیای ئێمە لەکوێ و ئازادیەدای ئازادی ڕادەربڕین. ئەگەر بابەتە ڕەبت کەمەوە بە ئەو ناهاوسەنگی کە لە جیهانە هەیە بۆ پەیامە میدیایەکان بەمەعنا یعنی مە مۆزوعێکی هەر بابەتی من نییە بابەتێکە کە لە نەتەوەی گرتوەکانە مناقەشە و گفتوگۆی لەسەر کراوە کە لە جیهانە ناهاوسەنگی هەیە وەکو چۆن ناهاوسەنگی ئابووریمان هەیە وەکو چۆن ناهاوسەنگی سیاسیمان هەیە بە هەمان شێوە ناهاوسەنگی میدیایی و کۆمونیکیشنیمان هەیە بەمەعنا هەندێک وڵات خاوەنی کەناڵی ئاسمانی ئاژانسی دەنگ و باز و هەژمونی میدیاییان هەیە و ڕێژەی ئەو زانیاری و معلوماتانی کە لە وڵاتانی باکوورەوە نەقڵە بێ وڵاتانی باشوور 80 بە 20 ینی 80 لێەوە نەقڵە بێ 20 لە خوارەوە نەقڵە بێ لە باشوور نەقڵە بێ بۆ سەرەوە یان وڵاتانی باکوور بەمەعنا وڵاتانی خاوەن نفوس خاوەن هەژمون ئەمە ناهاوسەنگی دروستەکە ئەمە طبعا بووە جێگەی باس من باسی سەدەی پێشووەکەم طبعا لە کۆتایی سەدەی پێشوە نەتەوەی گرتوەکان چەندین کۆبوونەوەی ئەنجامما لە بەدەیان اتفاقات و ڕێکەوتنامە ئەنجام درا لەوەی کە جۆرێک لە هاوسەنگی بگەڕێتەوە بۆ ئەم مەجالە ئەمە طبعا ئیشی یونسکۆیە و ئیشی کە بەشێکی تایبەتی هەیە بە بواری ڕاگەیاندن و بە بواری میدیا بەڵام خۆشبەختانە لەگەڵ گەشەکردنی تەکنۆلۆژیای ڕاگەیاندنە ڕۆژ بە ڕۆژ ئەم ناهاوسەنگیە و ئەم دووریە نزیکە بێتەوە بەمەعنا جاران بزەحمەت بۆ وڵاتێکی دواکەوتوو دوانێ خاوەنی کەناڵی ئاسمانە بێ خاوەنی ڕۆژنامەی خۆی بێ خاوەنی ئاژانسی دەنگ و باز بێ بەڵام ئێستا بە هەرزانبوونی تەکنۆلۆژیای میدیا و ینی وای کردووە کە بڵاوبوونەوە انتیشاری سەریع کە یەکێک لە فاکتەرە بەهێزەکانی ئەم سەردەمی ئێمە کە تیای ئەژین سەردەمی ماڵتی میدیا و ئاسمانەکراوەکانە ئەوەیە کە جۆرێک لە هەرزانبوونی تەکنۆلۆژیای میدیا و مامەڵەکردنی ئاسانتر بووە وەک لە 40-50 ساڵ لەمەوە پێش ئەمە وای کردووە کە وڵاتە دواکەوتەکانیش ببنە خاوەنی دەستگای میدیای خۆیان ینی کەس قەناعەت تەسەوری وابوو کە وڵاتێکی دواکەوتووی وەکو بۆ نمونە قەتەر بتوانێت ببێتە خاوەنی تۆڕێکی میدیایی کاریگەر لەسەر ئاستی جیهان و وای لێ بێ پەیامە میدیایەکانی ئەو وڵاتە تەئسیر و کاریگەری لەسەر وڵاتانی کە دروست بکەن و ئەمە بۆ یابان بۆ سین بۆ زۆربەی ئەو وڵاتانی کە جاران هەژمونی میدیایی تەنها لە وڵاتانی ئەوروپا و لە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێستا جۆرێک یعنی نسبەتێک لە هاوسەنگی گەڕاوەتەوە ئەگەرچی تا ئێستش هەر هەژمونی میدیایی ئەو وڵاتانە هەر ماوە و هەر باقیەوە هەر کاریگەریەکە هەر بەردەوامە من دوێنێ بووە بزانم فەڕەنسا هاواری لێ بەرز بۆتەوە لەسەر هەژمونی زمانی ئینگلیزی بەسەر خوێندنگەکانیان و ینی ئەوێت کە چارەسەری ئەم مەسەلەیە بکە ئەوەی کە پرسیارێک کرد جەنابەت مەوزوعی کەلتور و سەقافە و ڕۆشنبیری پارێزگاری لەوە هەموو وڵاتێک ئەوێ پارێزگاری لەو کەلتور و سەقافەی خۆی بکە ئەمەی بەداخەوە لە هەرێمی کوردستان هەیە کە لە خوێندنگەکانمان زمانی ئینگلیزی لە دراماکان درامای تورکی و درامای کوردی بەبێ فلتەرێ بەبێ ئەوەی ینی بەرهەمێکی خۆماڵی هەبێت کە منافەسەی ئەمە بکە ئەمە بەڕاستی جۆرێکە لە پاشاگەردانی و فەوزا ینی مەفرۆزە وەزارەتی ڕۆشنبیری لایەنە پەیوەندیدارەکان پەرلەمان ئەمە بێنە سەر خەت لەوەی کە ئێمە کوا بەرهەم ینی مناڵێک وای لێ بێت کە لە ماڵەوە لێ بپرسی 22 چەنە کە برادێکی خۆم بۆی گێڕاوی ئەو تۆمە 22 توتی بڵێ 22 ینی نەیزانیوە ئەمەندە ئەم هەژمونی زمانی ئینگلیزی و کەلتورەی ئەنجا ئەمە بۆ یاریەکان بۆ گەیمەکان بۆ ئەفلامەکان بۆ یوتیوب بۆ هەمووەمانە تابلۆی مارکێتێکی ژەبینی هەر بە ئینگلیزی ینی وای لێ هاتووە کە وردە نامۆبوون ینی بێنە بەچای خۆ پێویستە بەرهەمی خۆمان بەرزکەینەوە و بەربەم فشاری پێ بگرین یام ئەوە چۆنیە ئێمە لە وڵاتێکدا نەیەڵین کە کەلتوری تورکی و ئینگلیزی و وڵاتانی تر زاڵ بن لە ڕووی زمان و لە ڕووی فەرەنگ و کەلتوریەوە خۆی ڕێگەگرتن کارێکی ئاسان نییە یعنی لەم سەردەمەی ئێستاماندا فلتەردانان ڕێگەگرتن سانسۆردانان لەسەر بەرهەمی دەوروبەرمان ئاسان نییە ئەمە پێویستی بە ئیشێکی زۆر یعنی گەورە و گرانە لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی ئەتوانێت ئەمە بکە بەمعنە ئێمە ڕەفزی هەموو بەرهەمێک ناکەین کە لە دەرەوە دێ هەندێک بەرهەمەیە کە ڕەنگە لەگەڵ سەقافە و کەلتوری ئێمە بگونجێەوە کاریگەری ئیجابی لەسەر کۆمەڵگەی ئێمە دروستکە ئەو بەرهەمانە ڕێگەی پێ بدرێەوە
بڵاو بکرێتەوە ینی ڕەواجی پێ بدرێ ئەو بەرهەمانش کە دوورن لە کەلتور و سەقافە و قیەم و بەهاکانی ئێمە ئەوە ڕێگەی لێ بگیرێت لە پاڵ ئەمە دیارە بەدڵنیاییەوە وەکو چۆن تورکەکان احتیمان بە بەرهەمی ناوخۆیان ئێنەوە منافەسەی بەرهەمەکانی دەروێت وەکو چۆن ئێرانیەکان بە دراماکانیان بە بەرهەمە خۆماڵەکانیان منافەسەی دەوروبەری خۆیانەکەن ینی چەندێک احتیمان بە پیشەسازی و سناعایان چەندێک احتیمان بە بواری سەربازیان دڵنیا بە ئەوەندە احتیمان بە بواری هونەر و بواری سەقافیان ئێمە لەکوێوە ئاشنای ئەسڵەن هەندێک لە پسپۆڕانی بواری میدیا پێیان وایە کە بەرزبوونەوەی ڕێژەی یاخود ژمارەی گەشتیاران لە تورکیا پەیوەست کراوە بە بڵاوبوونەوەی زنجیرە دراما تورکیەکانی ئەمە کاریگەری سەر اقتصاد و ئابووری وڵات دروستەکە لە هەرێمی کوردستانە ئەم مەجالە مەجالێکی فرامۆش کراوە مەجای بەرهەمی خۆماڵی و احتیمامدان بە بەرهەمە محلیەکانەوە بەداخەوە هەندێک بەرهەمی محلیش کاکرێت لاسایی بەرهەمە غەربیەکانەکە تۆ بێ ئەو بەرهەمە یعنی پەخش بکەیت کە گونجاوە لەگەڵ من لێرەوە ینی ملاحەزەیەک بڵێم لەسەر ئەو ڕێکلامانی کە لە کەناڵ ئاسمانەکانە بەداخەوە پەخشەکرێەوە کۆمپانیا ڕێکلامەکان لە هەرێمی کوردستانە ئینتاجێکن بەرهەمی هێن طبعا ناشارێتەوە کە ڕێکلامی زۆر ئاست باڵا لە هەرێمی کوردستان ئینتاجەکرێت لە ڕووی تەکنیکەوە ئاستێکی باڵا هەیە بەس لە ڕووی ناوەڕۆکەوە بەڕاستی مەفرۆزە هەمومان ڕخنە بگرین لەو شێوازی مامەڵە لەگەڵ کە خێزانی کورد بەو شێوازان یەکە لە ڕێکلامەکانە پەخشەکرێت ئەرزەکرێت تۆ بێنە ئەو ڕێکلامانێکە لە وڵاتانی خەلیجا ئەرزەکرێت هەمووی ڕەبتەکرێتەوە بە خێزانی خەلیجیەوە کە جلوبەرگیان شێوازی ژیانیان ئەو شێوازە نەخڵاکرێت ئێمە بەداخەوە کۆمپانیا ڕێکلامەکانمان ئەو ڕێکلامانە ڕەنگە هەندێکشی ڕەبتی بە خودی کۆمپانیا تیجارەکانەوە بکە داوای ئەوە بکەن ئەمە مەفرۆزە ئەمە قسەی لەسەر بکرێتکە تۆ چۆن ڕێکلامێک پەخشەکەی کە دوورە ینی کابرا برنجە خوا بە جلوبەرگی غەربیدا و شێوازی خۆرازانە هەمووی دوورە لە کەلتور و سەقافە و ڕۆشنبیری ئێمەوە جگە لە دایان ملاحەزەتر کە لە سەر ڕێکلامی ئێمەیە بەهەرحاڵ مەبەستم ئەوەیە کە احتیمامدان بە بەرهەمی خۆماڵی و بەرهەمی محلی کارێکی مهمە و بەرپرسیارەتێکی مێژوویە لە ئەستۆی حکوومەت و دەسەڵات و وەزارەتی ڕۆشنبیری زۆر باشە دکتۆر گیانجەنابەت دەنووسی لەلایەکی دیکەوە ئەگەر ئامرازە مێدیایە نوێیەکان توانی بێتیان گیان بچوو بکەنەوە بیکەنە گوندێک ئەوە لەلایەکی دیکەوە هەندێک جار خودی ئەم ئامرازانە پەرتەوازایی خێزانی و نەخۆشی دەرونی و تێکدانی شیرازەی کۆمەڵگیان لێکەوتۆتەوە و پروپاگەندە و جەنگی دەرونی گەلانی لە یەکدی دوورخستۆتەوە ئێمە چۆن بتوانین لەمپەر لە بەردەم ئەم هەڕەشە و مەترسی و نەخۆشی دەرونی و شیرازە ئەفسانەی کۆمەڵگەکەمان دابنین کە دادگاکانیش گەشتۆنەتەوە قەناعەتەی کە لە سەدا هەفتای جیابوونەوەکان کاریگەری مێدیایە بەونە بەجۆی لە جۆرەکان ئەوەی کە خیانەت و نازانتوند و تیژەکان دەڵێن لە زنجیرە درامەکانەوە فێری بووین و کاریگەر بووین پێی خۆی ینی میدیا ئامانجەکەی کۆکردنەوەی خێزان و کۆمەڵگەی بەوانە تەماسوکی اجتیماعی دروستکە مەقولەیەکی بەناوبانگی مارشەڵ مەکلۆهان هەیە کاڵێ کە هی سەدەی پێشووە کاڵێ میدیا و ڕاگەیاندن و تەلەڤیزیۆن جیهانی بچوو کردوێتەوە وەکو گوندێکی لێ هاتووە ینی گوند لە دیا عادەتەن علاقات و پەیوەندی بەهێزەوە خەڵک ئاگای لە یەکتریە یعنی مەفرۆزە میدیا ئەم کارە ئەنجام بە و تا ماوەیەکی زۆر لە بدایەتی دروستبوونی تەلەڤیزیۆن بە تایبەتی من باسی تەمەنی خۆمەکەم هەشتاکان کە فعلا تەلەڤیزیۆن کۆکەرەوەی خێزان بوو و فعلا ئێمە پێکەوە دانیشتین گفتوگۆ دروستە بوو پێکەوە قسەمان نەکرد و فرسەتێک بوو بۆ ئەوەی خێزان بەیەکەوە دانیشن بەڵام ئەمەی کە لەوان نووسیمانە کە باز لە ئامڕازە میدیای نوێیەکانە بەداخەوە میدیای نوێ یاخود میدیای جێگرەوەی ناوەنەی ئەم ئامانجەی تێپەڕاندۆ ڕێک بۆ پێچەوانەکەی کە دۆرێک لە دابڕانی دروست کردووە یعنی کاتێک هەموو مناڵێک لە ماڵەوە بێتە خاوەنی یوتیوبی خۆی و چەندین تەلەڤیزیۆن لە ناو ماڵێکە هەبێ ئەمە بەڕاستی مەترسیدارە و ئەو ئامانجەی کە مەفرۆزە میدیا ئەنجامی با ڕێک پێچەوانە بۆتەوە کە دابڕانی کۆمەڵایەتی دروستەکە کاتێک کە وای لێبێت خێزانێک ئەگایان لە بەرامجی مشترک نەبێت کە بێکەوە متابعی بکەن هەریەکە لە ناو جیهانی تایبەتی خۆیان بژی ئەمە بەڕاستی مەترسیدارە طبعا ئەمە عیلاج و چارەسەری هەیە چارەسەرەکەش بەوەیە کە کەلتور و سەقافەیەکی ذاتی بۆ خۆمان دروست بکەین بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئامڕازە میدیایەکانە بەمەعنا ئێمە ئەگەر نەتوانین هەموو سەعاتێک بەیەکەوە کۆبین خۆ توانین لە ڕۆژێکا چەند ساعتێک پێکەوە کۆم و ئەگەر نەتوانین بەردەوام ئەم جیهازە لە کۆڵی خۆمان کەینەوە جۆرێک لە دووری خێنەوە لە خۆمان خۆتوان جارجارە ینی ئەم ئایپادە یاخود ئەم مۆبایلە لە دووری خۆمانەوە داینین و پێکەوە گفتوگۆیەکی خێزانی دروست بکەین ئەمە طبعا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ ئەم کەلتورە بڵاو کاتەوە مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان ئەبێ زۆر قسە لەسەر ئەم بابەتە بکەن یعنی من داوا لە مامۆستایانی ئاینیەکە یعنی بابەتی وتارەکانیان تایبەت کەن بە باسی تۆڕە کۆمەڵایەتەکان تایبەتی
تایبەتیکەن بە باسی میدیای نوێ تایبەتیکەن بەوەی کە ئەو ینی من هەندێک جارە چم بۆ نوێژی جومعە بۆ هەندێک مزگەوت کە داخڵی مزگەوتەکەم هەندێک گەنج لە دواوە دانیشتون لە ناو کاتی خوتبەکە مۆبایلێکی بەدەستەوە مەشغوڵی یوتیوب و ئەوانەیە خۆ ناکرێتەوە لێوالێ نیگەران بێت بەس ئەکرێ خۆ کەلتور و سەقافێکی بۆ پێ بڵێت لەو کاتی خوتبە کە نزیک بێ لە حەز و ئارەزۆکانی ئەو کەسەوە و خوێندنگەکان ئەتوان دەورێک ببینن چکە خوێندنگەکان دەیان و سەدان و هەزاران خوێندکار لە بەردەستیانێک کە مامۆستاکان ئەتوان دەور لە ئەوا بین وە دەستگا میدیایەکان ژەم بەرنامانە ئێوە یانی هۆی کەناڵەکانی تر تأثیر و کاریگەری هەیە لەوەی جۆرێک لە سەقافە و لە ڕۆشنبیری بۆ دەوروبەرمان بڵاوکاتەوە من هەفتەی پێشوو کۆبوونەوەکی خێزانیمان هەبوو براوخشەکان هەمووی کۆکۆ بووینەوە سێرم کرد یعنی هەمووی مەشغوڵی مۆبایل و ئامێرە تایبەتێکی خۆیەتی خۆ منیش بە منیشەوە هەموومان مەشغوڵ بووین هەرێکە بەحسامە هاتوون بۆ سەردانیەوە بەیەکەوە دانیشتوین منیش ئەوە لام کردەوە لای مەتبەخەکەمانە سەبەتەیەکی لێ بوو سەبەتەکەم هێنا مۆبایلەکەی خۆم خستە ناوی و یەکەیەکە مۆبایلەکانم کرد تامان کە لێ مەسەندن هەندێکیان وەکو بڵێ خۆشەویستێکیان لێ دوورەخەیتەوە زۆر بێتاقەت من زۆر نیگەران بوون ینی هەندێک لە مناڵەکانە هەرۆما بوو ینی تووڕە نەبن لێم و نیگەران بوون هەندێکیان ڕەنگە دڵیان پڕ بوو چکە هەستێکەرێکێکی لێ دابڕیکە و دوورم خستەوەتم ئێرە بەبێکەوە دانیشین بەس وتیان بۆ ماوەی چەند وتم بۆ ماوەی 2 ساعت ئەمە 2 ساعتەکە نەمانتوانی لێ ناشارمەوە 1 ساعت زیاتر بڕی نەکرد چوتیان ئەوەوەی کەوتی جەڕسم بواتەوە وەکو خۆی لاتەوە بەڵام هەر باش بۆ ساعت توانین مەبەستم چییە ینی نمونی ئالەم شێوازە ئەتوانین ینی دووبارەیەکەن لەگەڵ یەکتریا کە بەیەکەوە دانیشین ینی تۆ 6 مانگ نەچی بۆ سەردانی یەکێک معقول نییە لێوێ دیسان سەردانەکەیتەوە جارێکی کە لێوێ هەر ئاڵۆ دەبی بە ئینتەرنێت و بە ئامڕازەکانی پەیوەندی لە دەوروبەرەوە کە ئەمە باوەڕ ناکەم لە وڵاتانی یعنی من برادەرێکم وتی بە ئەندازیارێکی برادرم و تۆ لە بیابان ئەوتومە زەحمەنە بێ ئەکاونتی فیسبوکەتم بۆ بنێرە بۆ بینە فرێند وتی دەستکردەوە پێکەنی جاوتی من ئەگەر فیسبوکمە لە کوێ ئیشی ئەندازیاریم بۆ کڕی یعنی من ئەوەش داوا ناکەم کە بە تەواتی دابڕێن لەو جیهانە بەڵام ئەبێ جۆرێک لە کەلتور و لە سەقافەی مامەڵەکردنێکی باشتر لەگەڵ ئامڕازە میدیایەکانە ڕەچاو بکەین زۆر باشە دکتۆر گیان جەنابەت ئەماشە بەوە دەکەی ڕەنگە مێدیا ببێتەوەی بڵاوکردنەوەی ڕق و کینە لە نێوان گەلاندا لە بری ئەوەی لێک تێگەیشتن زیاد کاتجگە لە ئاسەوارەکانی سیاسەتی نێودەوڵەتی و جەنگی دەرونی و چەندین شێوازی دیکە کە لەلایەن وڵاتانە بایمە شۆڕی کەینەوە بیهێنین لە نێو کۆمەلگەی خۆمانەوە مێدیا تا چەند ڕۆڵی لەم لێک دوورخستنەوەی حیزبەکان ناوچەکانەیە بۆ منە لە شەڕی هەڵکوتانی داعش بۆ سەر کوردستان کەناڵی یەکێک لە حیزبە دەسەڵاتەکان دەیگوت هەر لە کەرکووک و هێزی پێشمەرگە بەرەو ڕویان دەوەستێتەوە کەناڵێکی ئۆپۆزیسیۆن دەیگوتەوە پردێشیان تێپەڕکە بەرەو هەولێر یان بۆونە لە نێوان سلێمانەیی و هەولێریدا یان بۆونە زۆر جار لە نێوان ئاینێک و ئاینێکدا میدیا بۆچی ئەم ڕۆڵە پێویستە بگێڕێ یان چۆن مێدیا لەمە ڕزگارکەین کە شەڕی نێوان دوو ئاینزە دوو ناوچە دوو حیزبی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنمان بۆ نەکا و نەبێتە مای دڵڕاوکێ و لێک دوورخستنەوەی بۆ منە تاکەکانی کۆمەلگانی هیوامان هەیە لە کۆمەلگەدا هەر ئامۆزایەکن لەبەری کە ئەم لە حیزبێکە و لە حیزبێکی تر جەنابی شتاماژەت بۆ کرد کە لە 90ەکاندا مێدیا ڕۆڵێکی گەورەی هەبوو چەکێک بۆ بەیەکدادانی حیزبەکان ئەگەر لە ئێستاشدا RBG و BK سینەما بێ بخۆ بێگومان ئەو ململانێتوندێکی ئێستا نێوان حیزبەکاندا هەیە هەر مێدیا بەرپای کردووە خۆی بەداخەوە ینی هەندێک جار لەگەڵ حیزبە سیاسیانە کە قسەکەی ئەڵێ نیوەی کۆبوونەوەکانی نێوان حیزبە سیاسیەکان باسی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەو تەشیرەی کە هەندێک لە گەنجەکان کە ڕەنگە دوو حیزبەکە لەسەرەوە مشکلایان نەبێ بەس لە خوارەوە ئەوان شەڕەکە گەرمەکەن و کێشە بۆ حیزبە سیاسیەکە دروستەکەن تامان ئەمە هەر ڕەبتی بە تۆڕی کۆمەڵایەتیەوە نییە ینی ئەکرێ لە کەناڵێکی ئاسمانی شام حاڵتە دروست بێکرێت لە دەستگایەکی ڕاگەیاندنی فەرمیشە ئەم جۆرە تەشیر و ناوزڕات نابێ وەکو باسم کرد کە لە شەڕی ناخوا ئەو جۆرە حاڵەتە هەبووە بەداخەوە ینی لە هەرێمی کوردستانە میدیا بەکار ئەهێنرێ بۆ تەصفیه حسابات بۆ ململانێ و سراعەکان و خۆی حاڵتێکی سروشتیە منافەسە هەبێت لە نێوان حیزبە سیاسیەکانە و حاڵتێکی سروشتە کە میدیا بەکار بێنرێ بۆ منافەسە چونکە حیزب دوجار منافەسە و کێبڕکێکە لە کۆکردنەوەی دەنگ و لە زیادبوونی ژمارەی کورسیەکانی و لە ڕەواژدان بە ئایدۆلۆژیا بیربۆچوونی خۆی بەڵام ئەم ڕەواژدان بە ئایدۆلۆژیا بیربۆچوونە ئەم زیادبوونی ژمارەی دەنگدانە نابێت لەسەر حسابی نەفسیەتی دەرونی خەڵک بێ نابێت لەسەر حسابی کۆمەڵگە و مجتەمع بێ نابێت لەسەر حسابی قیەم و تەقالید و باهاکان بێ و نابێت لەسەر حسابی ئیتیک و ئەخلاقیاتی کاری ڕاگەیاندن بێ یعنی دەستگای ڕاگەیاندن درۆی واضح و ڕوون بکە کە خەڵک بزانێمە بەڕاست هەر بە عالەمی ئاشکرا و کوردەواری خۆماڵن ئەمە درۆیە و ئەمە ڕاست نییە و بێ تەنها لە پێناو ڕەواژدان بە دەستگا میدیایەکەی خۆی ئەوە مزداقیەتی ئەو دەستگا ڕاگەیاندن نایهێڵێ و وردە مزداقیەتی خەڵکیش بە میدیا نایهێڵێ کە ئێستا
بەداخەوە ینی ڕاستێکی تاڵ هەیە ئەوش ئەوەیە کە خەڵک تا ڕادێکی زۆر ینی بێمتمانەیە بە دەستگا ڕاگەیاندنەکان و ئەوەی لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە پەخشەکرێت هەندێک جار بە گومانەوە وەریەگرێت چونکە پێی وایە کە ئەمە دوجار ئەرژێتە بەرژەوەندی حیزبێکی دیاری کراوە ینی ئەم دڵە ڕاوچەیە کە بۆ هاوڵاتی دروستە بێ و ئەم قەیرانەی کە دروستە بێ لە هەرێمی کوردستانەوە ئەم ینی حاڵەتە دەرونی خراپەی کە بۆ خێزان ئێمە مەشاکل و گرفتمان کەم نیە تا ئەمەشی بێتە سەر یعنی تۆ قەیرانی داراییت هەیە مەشاکلی سیاسیت هەیە میدیاش بێ ئەم قوڕەکە خەستر کاتەوە و خەمەکە زیاتر بکە ئەو بەڕاستی کارێکی مەترسیدارە مەفروضە ینی پسپۆڕانی بواری میدیا ینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە چاکساز و ینی مصلحن لە مجتمع ئەوانەی کە لەباری کۆمەڵاسیا ئیشەکان زۆر جەخت لەسەر ئەم بابەتە بکەنەوە کە بەبێ میدیا بە ئاراستێکی باشتر ببرێ و ئەم نیگەرانی کە لای خەڵک هەیە نیگەرانیەکە من ناڵم ینی تاواتی نهێڵڕێەوە سفر بکرێتەوە هەر ئەمێنێت بەس کەم بکرێتەوە بەلایانی کەمەوە ینی هەندێک من برادر و کەسی نزیکمە ئەڵێ لە سەتەلایتەکەمە هەرچی کەناڵی سیاسی هەمووی سڕیوەتەوە هیچی منیە ینی متابع ناکەم چەندین کەسم بینیوە کە ئەڵێ من هەفتەیە تەلەڤیزیۆنم هەر نەکردوێتەوە بۆ خەڵک ئەبگاتە ئەو حاڵەتی کە تەلەڤیزیۆن نکاتەوە کەناڵ سیاسیەکانی کە مەفروضە ئەم کەناڵە سیاسیانە مەفروضە مەحسابە سیاسیانە بۆ خزمەتکردنی کۆمەڵگە بن و مەفروضە هەواڵی دروستیان پێ بۆ نەقڵکەنەوە مەفروضە هۆشیاری دروستکەن و مەفروضە وعی بە خەڵک بەرزکەنەوە ئەمە وەزایفەکانە بەڵام کاتێک کە ئەم دەستگا میدیای خراپ مامەڵ لەگەڵەماکە و ئەم سایتە ئەلکترۆنیە ئەم تۆڕە کۆمەڵایەتیە ئەم کەناڵە ئاسمانیە دێت ینی هەواڵی چاواشەکار بڵاوەکات و تەنها لە پێناو بەرژەوەندی حیزب سیاسیەکەی خۆیان و ئەمە طبعا مەسئولیەتی ئەو میدیاکارانەشە هەندێک جار ڕەنگە حیزب سیاسیەکە وای پێ نەڵێ بەس هەندێک میدیاکار هەیە حەزەکە ئەم هەواڵەی خوێنەری زیاتر بێ بینەری زیاتر بێ حەزەکە جۆرێک لە وروژاندن دروست بکە ئێستا طبعا میدیا تێکەڵ بە وروژاندن و بە پروپاگەندەش بەداخەوە ینی پێی وایە کە مادام ئەم هەواڵە سەرنجڕاکێشە ئیتر بێ بڵاو بکرێتەوە ئەم ڤیدیۆیە مادام کاریگەری هەیە و خەڵک ئەی بینێ ئیتر بێ بڵاو بکرێتەوە ئەی تۆ نابێ ئەمە ڕەبط بکەیتەوە بە بەها و بە قیەم و بە خێزان و بە کۆمەڵگەوە من بەداخەوە ڕێم هەندێک کەناڵی ئاسمانی هەیە کە زنجیرە تەمسیلی بڵاوکاتەوە کە بە تەواوەتی دوورە لە بەها و لە قیەم و لە عادەتی تەقالیدی ئێمە و جۆرێک لە مەشاکلی خێزانی دروستەکە ئەو هەندێک پێیان وایە کە ئەو حاڵەتی خۆکوشتن و حاڵەتی سووتان و ئەو مەشاکلانی کە لە مجتەمەیەمان دروستبووە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ڕاگەیاندنەکان ئەو درامانەی کە پەخشەکرێ لەو ڕۆژانەیەکێک باسی ئەوەیە کرد کە ینی خەریکە هەندێک لە دەستگای ڕاگەیاندن حاڵەتی خیانەتی زەوجی ئەکەنە حاڵەتێکی سروشتی و طبیعی کەمە زۆر مەترسیدارە تۆ ینی بێنە بەرچاوی خۆ و خێزان بگاتە ئەو حاڵەتەی کە خێنەتی زەوجی کە علاقاتی دەرەوەی خێزان بێ بە حاڵەتێکی سروشتی و ئاسایی ئێمە چی لێکەوێتەوەی کە جەنابەتی شاردی پێکرد دادگاکان گیرۆدەی ئەم حاڵەتە من پرسیارەکەم لە دادوەرەکانەوە لە محامەکان لە برادرانمان کە باحثی اجتیماعی لە دادگاکانە زۆر حاڵاتی سێرمان بۆ باسەکان کە دابڕانی خێزانی دروست کردووە ئێمە مەسئولیەتی هەموو لەمانە کە بەر بەم حاڵەتە بگرین و نێڵین زیاتر تەشەنە زۆر باشە لە چوارچەوەی کاریگەری میدیا لەسەر تاک جەناب دامەژە بۆ دەکەی هەندێک لە ئەمراز مێدیاییەکان بەکاردەهێنرێن بۆ هاندان و بڵاوکردنەوەی دەمارگیری و ڕق و کینە و شەڕ و ئاژاوە و ڕوژاندنی دەمارگیری نەتەوەیی و ئاینی و بڵاوکردنەوەی درۆمە بەستم دەمارگیری نەتەوەیی و ئاینیە بەشێکی ئەم کەناڵەکانی ئێمە لە ئێستادا کۆمەڵێ بەرنامەی ئاینیان هێنایان بۆونە کۆمەڵی بنەمای ئاینی دێن و قسەی لەسەرەکەن و کۆمەڵی میوان بەیەکدا دەدەن لە پێنا و وروژاندنێکی ئاینیان بۆن دەماگیریەکی ئاینی کە ئێمە هەمیشە دەڵێن ئاین ئامرازی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی بۆ لە کۆمەڵگەی ئێمەدا هەمیشە ئاین ئەو ئاینەی کە زانایانی کورد بانگەشەیان بۆ کردووە مای پێکەوە ژیان و ئاشتی و لێک تێگەیشتن و گەشتبینی ئومێد بووە بۆچی مێدیای ئێمە دەست بۆ ئەم جۆرە لە وروژاندن و دەماگیریە دەبا کە ئاین دەیەوێت ئاین بکاتە ئامرازێک بۆ توندوتیژیان بۆونە کاردانەوەی شوێنکەوتوانی و ئاینە بەرامبەر بەو بەرنامە بێ و قەناعەتەمانە بێ کە ئاین و ئاینی ئیسلام بە تایبەتی لەوە بەهێزترە کە بە ئەم شێوازی قسە لەسەرکردانە و ئەم بەرنامانە کاریگەری نێگەتیڤ لەسەر خەڵک دروست بکات لەبەرەوە یعنی زۆریش نیگەران نەبین لەوەی کە خەڵک شێوازی قسەکردنی چۆنە لەگەڵ بابەتە ئاینەکانە چونکە هەر لە یعنی ئەگەر قورئان بخوێنیتەوە چەندین مناقەشات و گفتوگۆی تایە لە بینی ینی شەیتان و ئادەم خوای گەورە قسە حیوارەکە لەگەڵ ینی باسی ئەبو لەهەبەکە چی ئەکا باسی یعنی چەندین حاڵاتی تایە کە نەقڵکردنی
قسەکانی ئەوانە تۆش ئەگەر ئەم قسە نەقڵکێ بەڵام لە بەرامبەرەکە ئەبێتەوە بەدیلی ئەمەت هەبێ بەدیلەوە بە معنای معالەجەکردنێکی باشتر ئەو دەستگا ڕاگەیاندنەی کە کەناڵی ئاسمانی ئیسلامین یاخود تێڕوانینێکی ئیسلامیانە بتوانن بابەتی بەهێزتر عرضکەن مینەر بۆ خۆیان ڕابکێشن بیسەر بۆ خۆیان ڕابکێشن و خەڵک متابعی ئەوە بکە و لە پاڵیشی ئەوانەی کە حیوارەکەن گفتوگۆکەن بە بەڵگەوە قسە بکەن واتە قسەکردنی بازاڕی بۆ ئەو بابەتانی کە پەیوەستن بە ئاینەوە شیاو نییە و گونجاو نییە کەواتە یعنی قسەکردن لەسەر ئەم بابەتانە من بە حاڵتێکی زۆر نامۆی نابینم چونکە لە ئەو ئاسمانە کراوە و ئەو جیهانێکە هەیە ئەکرێتەوە ینی ئەو جۆرە حاڵەتانەش بێ بەڵام لە بەرامبەرەکە تۆ بێ بەدیلێکە دەبێت کە بتوانانی بەدیلێکی بەهێز بێ و ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بێتەوە زۆر باشە لە چوارچێوەی بەدیل و ئەلتەرناتیڤ جەناب داماژبەوە دەکەی لە لا 139 لەگەڵ ئەوەشدا پاراستنی بەها و کولتوری هەر نەتەوەیە تەنها بە خستنە ڕووی ئەلتەرناتیڤ و ناوەڕۆکی مێدیایی کاریگەر دەبێت و هەر جۆرە سانسۆر و چاودێریەک تەمەنی کورد زۆر کورد دەبێت و کاریگەریەکی دیاریکرا دەبێت چارەسەر تەنها پێشکەشکردنی بەرهەمی خۆماڵی کاریگەر و کەمەندکێش دەبێت مێدیای ئێمە لەکوێی پاراستنی بەها و عرف و عاداتی کۆمەڵایەتی و ئەخلاقی و ئاین نەتەوەیدا هەروەها کامەیە و ئەلتەرناتیڤەی کە جەنابێت بانگەشەی بۆ دەکەی خۆی بەجمعی مستەڵحات هەیە لە بواری میدیا سانسۆر ئێتیک و ئەخلاقیات دانانی چوارچێوە و ئیطار یاسا مانە هەمووی ڕبتن بە بواری میدیاییەوە طبعا ناشارێتەوە لە هەموو وڵاتێکە مەفرۆزە یاسایەکە بێت کە کاری میدیا و کاری ڕاگەیاندن ڕێکخراو تەنزیمیکە ئەمە لە هەموو وڵاتێکە ئەمە هەیە کە بەبێ یاسا ئیشی میدیایی ناکرێت چۆن یاسا هەیە بۆ هاتوچۆ چۆن یاسا هەیە بۆ حوالی شخصی حوالی مەدەنیی بە هەمان شێوە بۆ ئیشی میدیاییش مەفرۆزە یاسایەکە بێت چکە بێتە فەوزا بێتە پاشاگەردانی لەپاڵ ئەمە مەفرۆزە جیهەتێکە بێت کە نەک سانسۆر بەڵکو چاودێری چۆن چاودێری ژینگە ئەکرێ بە هەمان شێوە چاودێری ژینگەی میدیاییش بکرێ یعنی مراقبەی ئەو وەزع بکە بزانێت چی ئەگوزارێ لەو وڵاتە بزانێت چی پەخش ئەکرێ چی پەخش ئەکرێ بە معنای نەک دەنوکی لەسەریان بێ هەموو دقەیەک بڵێ ئەوە شیاونیەوە گونجاونی ئەوە نابێەوە مەمنوعەوە قەدەغەکراوە چونکە ئەو کاتە ئیتر میدیا نامێت بێتە میدیایەکی ئاراستەکراوی حزبی بێکاریگەر بمعنى كياساكت هبو كإتيكت هبو كأم يعني چاوديريت هبو چاوديرينك بمعنى مراقبة سلبية يعني آقاي لو بارودو خميديا أما طبعا لو بلاتاني يعني لا تيكتو كاني أمريكا وفرنسا أوروباش أم حالتها هي كجهات هي كلاينك هي وكل جنيه بالاي ميديا راقي عندنا چاوديري بارودو خميديا أكا دەرەم دەستگا ڕاگەیاندنە چی پەخشەکەن و چۆن ئاراستە ئەکەن و پای میدیایە چۆن ئەگەن بە خەڵک ئەمە جارجارە تەمانمە چی ئێتوانێت بیکە لیژنەیەکی مختص و پسپۆر و بێلایەن بەداخەوە لە هەرێمی کوردستانە کە باسی شتی واکە یەکسەر يعني ئەو حقیقەتە تاڵایەتە بەرچاو کە ئەم جیهاتش کە دروستە کرێت بێتە جیهاتێکی حزبی و ناتوانێت ئەو هەدەفەی کە ئامانجەگەوری کە لە پێ ناوێت دامەزرێ تحقیقی بکە بەڵام لە ڕووی نەزەریەوە باسیکەین ئێمە ئەم جیهاتەمان پێویستە کە چاودێری ژینگەی میدیایی بکە و یاسامان پێویستە کە جێبەجێ بکرێ و ئیتیک لە هەمووی گرنگتر و هەستیارترە کە ئیتیک و ئەخلاقیاتی کاری ڕاگەاندن بەداخەوە لە دەستگا ڕاگەاندنەکانی ئێمە تا ڕادەیەکی زۆر ونە و میدیاکاری ئێمە و دەستگا ڕاگەاندنی ئێمە کەمتر ئاگای لە ئەو ئیتیک و ئەخلاقیات و میساقە شەرەفە سەحافیانەیە کە لە دەستگا ڕاگەاندنە ئەبێ ڕەچاوکرێ باوەڕ کە من کتێبێکم خوێندەوە جارێکیان لەسەر ئیتیک و ئەخلاقیاتی کاری ڕاگەاندن و بابەتی بوون لە ئیشی میدیایە هەر میدیاکارێک و هەر دەستگایکی ڕاگەاندن ئەو کتێبە بخوێنێتەوە توخنی ئیشی ڕاگەاندن ناکرێت چونکە ئەوە ئەڵێ وانەکەی ئاگال لە خۆ بێ ئەو بڵاو نەکەیتەوە پەلەمەکە یعنی ئەبێ لە چەند مەزدەرێکەوە وەریگری من برادرم هەیە کە لە هەندێک لەو ئاژانسە دەنگ و باسانە ئیشەکەن بەناوبانگەکان ئەڵێ ئیشمان زۆر سەختە زۆر ناڕەحەتە سەختەکەشی لەوایە ئەڵێ حەدەسێک ڕۆیە لێمان وەرناگرن تا دڵنیان نەبین لەسەر چاوەکەی تا لایەنی بەرامبەر وەرنەگرین تا يعني الله يتجاري واحد حدثك ونا يعني توش بلتها تزوب لعبته كي شيء دزجار رجعني إما أم بلا بليتي لبناو عجلة كردن دبلاو كردنا وسبقي صحفي وتناب بوي بلند دزجار رجعنا كيف فلان زوتر تاني خبرك يبلاو كاتوا ديت أم بها قيمانا بيشيلك ودورك تلاقيتيكو أخلاقياتي كذا راجعندن من بوي اللي باسي أهم كردو يعني موضوعية ويكسانسور دادي أمانة يعني تو دزجار راجعندن ديت فلتري بوداني لا إيران دوبارك راوتو كفلتر يعني جدوينية لا الصين ديسان دوبارك راوتو هر ديسان جدويني لا تحقيق كده تو ديسان هر جدويني يعني لا كاتي حفيش باطا فلتري عندنا أنا بو تورق ملايته كان خلق تشوف فلتر شكيني دانا جاري درج فلتر داني بو يوتيوب وبو أنا هديسان لشوني خلق يعني أبي بقرنه بو إتيكو أخلاقيات وبو هوشياري کۆمەڵایەتی کە لای خەڵک دروست بێ بۆ شێوازی ماوەڵەکردن لەگەڵ ئەو پەیامە میدیایانەی کە پەخشەکرێ و ئاراستی کۆمەڵگەکرێ بە شێوەیەکی گشتی. زۆر باشە دکتۆر لە کۆتابەشی کتێبەکەدا بۆچوون و قسەی پیاوانێکی وەکو فۆکۆیاما و سەموئیل هانتینگتۆن و کۆمەڵێ سەرۆکی پێشووتری ئەمریکا داینی کە
تا ڕادێک دەیبەسیتەوە بەوەی کە مێدیا ژێکێکە لەو هێزانەی کە لە ڕووی جیهانگەراییەوە کە پیاوانێکی وەکو محەممەد قوتب بە ڕەحمەت بن کە پێی وایە جیهانگەرایی واتە بە ئەمریکاییکردنی جیهان مێدیا چ پەیوەندێکی بە جیهانگەرایی و بە جیهانی بوونەوە هەیە و تا چەند ئەم بۆچوونە ڕاستە کە پێی وایە مێدیاش بەشێکە لەو هێزەی کە ئەمریکا دەوێت هەیمەنە و هەژمون بەسەر جیهانی وەکو بەسەر جیهاندا بکە خۆی طبعا مصطلحی جیهانگەرایی مصطلحێکی کۆنە ئیستا تقریبا کەمتر تەداول دەکرێت بەڵام هەژبوونەکە هەرماوە ئەگەر جیهانگەرایی بە معنای هەژبوون بێ هەژمونی میدیایی هەژمونی سەربازی هەژمونی ئابووری هەژمونی کەلتوری تا ئێستش لە جیهانە هەر ڕەواجی پێدرێ و احتیمامی پێدرێ و پارێکی زۆری بۆ دەرخانەکرێ ینی فاکتەری بەهێزی ئەم هەژمونە ئێمە تاوانەکو پسپۆڕی میدیا باسیەوە کەمەگەرەوە پسپۆڕێکی بواری ئابووری بوو نووسیا بە دڵنیاییەوە باسی لە چی ئەکرد کۆمپانیا فڕەڕەگەزەکان ئەگەر پسپۆڕێکی بواری سیاسی بنووسێ باس لە دیموکراسیەت و چەمکەکانی مافی مرۆڤ و ئەوانەیە کرد من لە کتێبەکە ئیشارەتم پێ کردووە کە ینی بڵاوکردنەوەی سیاساتی ئەو وڵاتان لە ڕێگەی هەڵبژاردن و دیموکراسیەت و چەمکەکانی مافی مرۆڤ هەموو ئەو یعنی مەفاهیمانەی کە ئێستا لە وڵاتانە بۆتە باو یەکێک لە ئەسبابەکانی جیهانگەری ینی ئەنەوە یەک جۆر بیرکردنەوە هەبێ و یەک جۆر تێڕوانی نەبێ بۆ پرۆسی سیاسی لە هاوشان بەمە مۆزوعی کۆمپانیا فڕەڕەگەزەکان کە ئابووری وڵات یەکخرێ و کۆمپانیا زەبەلاحەکان وەکو ینی ئەژدیهای زۆر گەورە هەموو دەستگا کۆمپانیا ئابووریەکانی کە قوت ئەیەن و بنە بەشێکی ینی گەورە لە کۆمپانیا زەخمیان پێڵێن هیوج کۆمپانیانی زۆر گەورن لەپاڵ ئەمە تەمان میدیامانەیە ڕاگەیاندنمانەیە کە ئەم میدیایە ئەگەر میدیایەکی کاریگەرت نەبێ ئەمانە ناتوان ئیشی خۆیان بکەن نا چەمکەکانی مافی مرۆڤ و سیاست و دیموکراسیەت دەتوانن ڕەواج بەخۆی باو لە وڵاتانە بڵاو بێتەوە و نە کۆمپانیا فڕەڕەگەزەکانی دەتوان کاریگەری دروست بکەن و دیارە هەر لەپاڵ ئەمەشا میدیا کاریگەری لەسەر کەلتور لەسەر سەقافە لەسەر ڕۆشنبیری وڵاتان دروست دەکەن کەواتە جیهانگەرایی ئەبەمە ئەتوانێت ئیشی خۆی بکە و کتێبەکەی من تا ڕادێکی زۆر جەختکردنەوەی لەسەر ئەوەی کە میدیا و ڕاگەیاندن فاکتەری هەرە بەهێزی ئەم سێ کوچکەیە کە سێ کوچکەی ئابووری و هێز و میدیایە و ئەتوانێت لە ڕێگەی میدیاوە کاریگەری لەسەر کەلتوری وڵاتان لەسەر سەقافیان لەسەر ڕۆشنبیریان وا بکەی کە لە وڵاتێک پێش ئەوەی بەهێزی سەربازی داگیریکەی خۆی تەمەنا بکە کە بێت داگیریکەی چکە تۆ پێشتر عەقڵی ئەو خەڵکە داگیر کردووە هەست و سۆزیانە داگیر کردووە و ڕەفتاریان گۆڕیوە و وا لێ کردوون کە تەمەنا بکەن بە شێوازی ژیانی ئەوروپی و غەربی ینی خەڵکێکی زۆر کە کۆچیان کرد بۆ هەندەران بۆچی کۆچیانە کرد بۆ هەندەران بەشێکی زۆری میدیا و ڕاگەیاندن و ئەو ڕازاندنەوە بوو کە پیان وا بوو کە ئەوروپا ینی بەهشتێکەوە شێوازی ژیان لەوێ هیچ مەشاکل و گرفتییان نیە خەڵکێکی زۆر چوونە ئەمریکا و گەڕانەوە خەڵکی زۆر لە ئەوروپا بوو دیسان گەڕانەوە بۆ چونکە واقعی کۆمەڵایەتی ئەوێ جیاواز بوو لەوەی کە لە فلیمەکانە لە ڕاگەاندنەکانە بەخشەکە زۆر باشە دکتۆر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش وەکو بەشێ لە ڕۆژهەڵات و وەکو دەوڵەت کیانێکی ناسەربەخۆ نەبوونی دەوڵەتێکی سەربەخۆ و ناسەقامگیری سیاسی ئایا هیچ ئەتوانن خۆیان لە بەرامبەر هەژمونی جیهانگەرایی میدیادا بپارێزن ئەو جیهانگەرایی کە بوون ئەمریکایی بەدڵنیاییەوە توانن بەدڵنیاییەوە یعنی خۆی ئەمە پێویستی بە استراتیژیەت هەیە و پێویستی بە ئیمکانیەتی ئابووری هەیە کە لەم وڵاتانە زۆر متەوفرە ینی بە تایبەتی وڵاتانی خلیج کە ینی بەشێکی زۆری پاڵپشتی بوونی میدیایەکی بەهێز بوونی ئابووریەکی بەهێزە ینی بەبوونی ئابووریەکی بەهێز ئەتوانی میدیایەکی بەهێزیش دروست بکەیت ئەوەی کە وەکو نموزەج باسی کەین لە وڵاتی قەتەرا کە وڵاتێکی دواکەوتو کە تا 1970ەکانی سەدەی پێشوش لە قەتەرا میدیا و ڕاگەیاندن نەبوو ینی شتێک نەبوو بناوی ینی کاڵم نەبوو مەبەستمەوە هیچ کاریگەریەکی نەبوو ینی کەس خەڵک متابعەی شتیکەی ئەکرد لە دوای ینی نەوەدەکانەوە وردە بیر لەوە کرایەوە کە نموزەجێک تەقدیم بکرێت تاوان خەڵکێکی زۆر پیان وابوو کە نموزەجە ناجح نابێ و سەرکەوتوو نابێ نەک ناجح بۆ ئێستا ئێستا بۆتە بەدیلی دەستگەڕاوە بۆتە سەرچاوە بۆ دەستگەڕاگەیاندنە بەناوبانگەکان جەزیرە وەکو یعنی من ئەو سێرمونم کە هێناوەتەوە CNN و BBC و هەرێکە بە مبەررێک اختیارم کردو CNN بە معنای ئەمریکا کە لە ڕێگەی ینی هەژمونی میدیایی و هەژمونی هونەری و هەژمونی سیاسی و هەژمونی ئابووریەوە جیهانی داگیر کردووە و بەریتانیاش بەحساب ینی وا باسەکرێکێک لە نموزەجە جیاوازەکانی کاری میدیایی لە ڕووی ئیتیک و ئەخلاقیات و پرۆفشناڵیەت و دروستکردنی کاریگەری و ئەم نموزەجێ کە نموزەجی تۆڕی ئاسمانی جەزیرەیە کە بەدڵنیاییەوە تا ئەم لەحزەیە کاریگەریکی بەهێزی هەیە ینی هەر نموزەجی جەمال خاشقچی بێنینەوە کێ ئەو حەدەسەی دروست کرد ینی من وتارێکم نووسی بوو کە ئایا میدیای حەدەس دروستەکە یا حەدەسە میدیا دروستەکە
يعني قسەیەکی جەدەلیە کە ئەمە حەدەسەکە مهمە بۆیە ئەم میدیای یا میدیاکە مهمە توانێتی ئەم حەدەسە گەورە بکە من پێم وایە یعنی ڕاستێک حەدەسەکە مهم و بە ڕەنگە دایان حەدەسیکەی ئەوە لەو شێوازە ڕوویا بێ و ئەسڵ نەبوو بێتە ڕوودا و نەتەوەیەکگرتوەکانی نەهێنابێتە سەر خەت ئەمریکا قسەی لەسەر نەکرد بێ وڵاتانی ئەوروپا هەر هەموو لێدوانە نایبێت لەسەر ئەو مۆزوعە بەڵام حەدەسی جەمال خاشقجی بۆ ئەبێتە حەدەس چونکە تۆڕی ئاسمانی جەزیرە يعني كارێکی کرد بەو حەدەسە بەو ڕووداوە کەس نەیەتوانێت قسەی لەسەر نەکا هەر لە سەرۆکی وڵاتانەوە تا دەستگەڕاکەیانەکانی کەەوە ئێمە جەزیرەم کاریگەریشی بۆ وڵاتانی ئەوروپیە یان تەنها بۆ ڕۆژهەڵات بە دڵنیاییەوە لە ئەوروپاشەیەتی بە دڵنیاییەوە لە ئەمریکا لە کاتی 11 سپتمبرە يعني داوای کرد لە دەستگەڕاکەیانەکان کە شریتەکانی بەنادن کە لە جەزیرە پەخشەکە جاریکە پەخشی نەکەنەوە بۆیە حەدەس و سەرۆکی وڵاتان زۆربەی وڵاتان يعني تەنبیهی باڵێۆزخانەکانیان کردووە کە لە مەترسی جەزیرە و ئەو شەڕێک کە ئەفرۆشرێ بە قەتەر بەشێکی زۆری جەزیرەیە یەکەم شت کە لە حەساری اقتصادی بۆ قەتەر دروست بووتیان بە زەحمە نەبێ ئەم کراڵەمان بۆ بێدەنکە و دایخە و بەشێک بۆتە بەشێک لە يعني بەرهەمی خۆماڵی ئەو وڵاتە و وەکو علەم وەکو ئاڵای وڵاتە سێریەکەن جەزیرە مەبەستم چییە يعني وڵاتێک ئەگەر بیەوێت نموزەجێک تەقدیم کە بەدڵنیاییەوە ئەتوانێت يعني ئەگەر ئێران بە نمونە بهێنینەوە کە وڵاتێکی دواکەوتۆ توانێتی لە بواری هونەرە خەڵاتی جیهانی بەدەست بهێنێ تورکیا بە هەمان شێوە لە زنجیرە تەمسیلەکانی يعني ئەم وڵاتانە ئەتوانن ئەگەر بیانەوێت پارێکی باش تەرخانکەن بۆ ئەم مەجالە و کەوادیری باش پێ بگەێنن و دەوراتیان بۆ بکەنەوە لە هەمباڵ هەمووی گرنگترەوەی ئازادیان پێ ببەخشن کەگەر ئازادی نەبێ چەندێک ئیمکانێتی ئابووریت لە بەردەسا بێ چەندێک ینی کادری بەهێز دەبێ ئەگەر ئازادیان پێ نەبەخشی لە معالەجەکردنی بابەتە جۆرا و جۆرەکانە هەرگیز ناتوان سەرکەوتوم لەبەرەوە گرنگە کە ئێمە بیر لە بەرهەمی خۆماڵی و ئەم وڵاتانە وەکو پرسیارەکەی جەنابەت کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا ئەتوانن نموزەجێک پێشکەن بە دڵنیاییەوە ئەتوان پێشکەن زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم جەنابەت ئاماژە بۆ دەکەی لەگەڵەوە ئیمکانیەتی بەرفراوانی کە تەکنۆلۆژیا خستوێتە بەردەستی خەڵکی فشارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن بۆ سەر حکومەتە دیکتاتۆرەکان بۆ فەرامێنانی کەشوهای ئازادی ڕادەربڕین یام خۆشگوزەرانکردنی خەڵکی بە ئەگەر ئەمە زیاد کەم بۆچی لە کوردستانە مێدیا تا ئێستا ئەم کاریگەری بەسەر دەسەڵاتی ئەمەوە نییە ئەوە ئێمە باز لە ڕۆشتنی دیکتاتۆرەکان ناکەین بەڵام بۆچی خۆپیشاندانی مامۆستایان کە مندامان نەبوونی موچە نەبوونی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە مێدیا نەیتوانیوە دەسەڵاتداران و حیزبەکان لە خەوی غەفڵەت و لە بێئاگایی و لە دیکتاتۆرێتی خۆیان بێنێتە خوارە و لە خەوی غەفڵەت بە ئاگایان بێن پێرەشەوە لەگەڵ برادەرێکە گفتوگۆمان هەبوو لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئۆپسپۆرێک بوو تەبان ئەیوت نموزەجی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هیچ نموزەجێکی تری هاوشێوەی نییە لە جیهانە يعني نازني أيام سيستم آزادية ديكتاتورية باشاية برلمانية ميديا كراوية سانسوري لسرة يعني واضح ورونية لبر أو يعني ناتواني ناس ناميك بم ميديا بخشي لا هرمي كردستان بلام طبعا ناتواني بو مطلق وراهيش سبقي كهيج بانتايكي آزادي لهرمي كردستان يعني الرجاء أدري بدرس قراءة أن كان ك يعني قصي خوانم كبلام تاو كاتيك أجيت شوية نما ترسيدارك أو كاتا رجاء بين أدري بلام يعني كمقارنة كبه هندي ولاتان هنديك مجال هي كراوته بلا مش ديسان لكل دراساتي أوي وبيوسي باسكتين دخل إيجابي كانوا خلاص سلبي كانك ورجع سف درفتي باسكتين وانا زور سپاس برئيس دكتور يحيى عمر رشاوين وسري هجموني ميديا لسعيد جانجرايو وما مستعد زانكو زور سپاس تكم كميواني أبروي برنامج بأسو خاص بي من الآن برئيس خوشويس سپاس بوي عزيزي اشتابه گشتن ويكتر بخواي قرر مهربانتان اسپيرم خواتان لقف